هەر لەسەر دۆخی عێراق دەمێنینەوە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا بە دیاریکراویش ئەو بڕیارە نادەستوریانەی کە دادگای فێدراڵی دژی هەرێمی کوردستان دەری کردوون. لەسەر ئەم بابەتە زیاتر ڕادەوەستین و قسەی زیاتر و پرسیاری زیاتر دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر برندن ئۆلەری، پسپۆری دەستوری و مامۆستای زانکۆ لە شاری ڤێلەدەلێفیا لە ویلایەتی پێنسیلڤانیا لە ئەمریکا ڕاستەوخۆ لەگەڵماندایە. دکتۆر برندن ئەم کاتتان باش، سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. با لە دەستور خۆیەوە دەست پێ بکەین. بۆچی عێراق نایەوێ بە پێی دەستور مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکات؟ من پێم وایە دادگای باڵای عێراق چونکە بڕیارەکانی دادگایەکی باڵا نییە بە گوێرەی دەستور بێ و هەموو کوردەکان ئەتوانن ئێستا دەستوری عێراق بخوێندنەوە کە مادەی 92 ببورن کە دەبێ دادگای باڵا دەبێ یاسای فێدراڵی و دوو لە سەرسێی ئەنجومەنی نوێنەران هەڵبژێرە و دەنگی بۆدا. ئەمە ڕووی نەداوە، واتە هیچ شتێک لە دەستوردا نەهاتووە بۆی کە ئەم دادگایی لەسەر دروست بکرێ. واتە دادگا بە پرۆسەی دەستوری ئەوەی کە لە دەستوردا هاتووە دروست نەکراوە، هیچ بنەمایەکی دەستوری نییە. بۆیە هەموو ئەو بڕیارانەی کە دەری کردوون زۆر نایاساین، زۆر بێ بنەمان، واتە دەستورەکە خۆی دادگاکە خۆی نایاساییە، واتە بە گوێرەی ئەم بڕیارانە عێراق ئەگەر بدرێت ئەو دادگانە دەوڵەتیانە کۆمپانیا گەورەکان مەبەستمە سکاڵای لەسەر تۆمار بکەن بە دڵنیاییەوە عێراق دەدۆڕێنێ. یەکێک لەوانە یەکێک باسمان کرد کە دادگای باڵا دادگای فێدراڵی نییە بە گوێرەی دەستوری عێراق نییە، ئەوە یەک، واتە هیچ بنەمایەکی دەستوری یاسایی نییە. دووەم، ئەو بڕیارانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو دەری کردوون ئەگەر لە دادگای بەریتانیادا بە گوێرەی یاساکانی نەوت و غازی هەرێمی کوردستان بوون، بە گوێرەی یاسا بوون، ئەگەر بێت و ئەم دادگایە ئەگەر بێت و حکوومەتی عێراق بدرێتە دادگایەکی نێودەوڵەتی لە دەرەوە لەلایەن کۆمپانیا گەورەکانەوە بە دڵنیاییەوە دەیدۆڕێنێ وەزیانێکی زۆر باشە. دکتۆر برندن، ئێوە ئاماژەتان بە یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان کردکەواتە بە بڕوای ئێوە ئەو گرێبەستانەی هەرێمی کوردستان ئەنجامی داون لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان بە تەواوی دەستوری و یاساین. بەڵێ بە تەواوی دەستورین، بە تەواوی یاساین. دەستوری عێراق جیاکاری کردووە لە نێوان گاز و نەوتدا، واتە ئەو بابەتە جیاکراوەتەوە و ڕۆڵی ئیدارەدانیشیان جیاوازە. بۆیە لە دەستوردا ئەمە باس کراوە و ئەمە بە تەواوی جیاکراوە. حکوومەتی هەرێمی کوردستان و یاساکەی بە شێوەیەک دەرکردووە بۆی کە لە ژێر دەستوری عێراقدا بێواتە لە چوارچێوەی دەستوری عێراق دەرنەچێت و یاساکەی زۆر ڕێک و پێکە و یاسایەکی زۆر جوانیشی داناوە و ئەو گرێبەستانش کە لەگەڵ هەرێمی کوردستان کراون لە سێکتەری نەوت و غاز بە وردی خوێنراونەتەوە، کۆمپانیاکان بە تەواوی خوێندویانەتەوە، لە خۆیانەوە نەهاتوون گرێبەست واژۆ بکەن. بۆیە دەزانن کە چۆن دانراوە ئەگەر حکوومەتی فێدراڵی لە عێراق بیەوێت ئەم بابەتە بوروژێنێت بە دڵنیاییەوە ئەمە دادگای نێودەوڵەتی یەکلای دەکاتەوە. من پێم وایە کۆمپانیان گەورەکانی نێودەوڵەتی کە لە هەرێمی کوردستان دەتوانن ئەم کەیسانە ببەنەوە. زۆر باشە. دکتۆر برندن، هەر لەسەر دەستوری عێراق دەمێنینەوە. دەستوری عێراق لە دیباجەکەی دەڵێ جێبەجێکردنی ئەم دەستورە
زامنی یەکێتی خاک و خەڵکەکەیەتی. دەسەڵاتدارانی عێراق ئەم دەستورە جێبەجێ ناکەن. پێت وایە ئیتر هیچ هۆکارێک دەمێنێتەوە بۆ یەکێتی خاکی عێراق؟ من پێم وایە زۆر ڕوونە کە چەندین جار پێشێلی دەستوری عێراق کراو لەلایەن حکوومەتی فێدراڵیەوە گرنگە کە کوردستان خۆی مافەکانی خۆی داوا بکە و پیادەیان بکە واتە هیچ شتێکی نەکردووە کە لە دەرەوەی دەستوری عێراقی بێ ئەوەی کە کوردستان لەسەرەتی بیکە گفتوگۆ بکە لە پەرلەمانی عێراق و پابەندی بکە بەوەی کە هەموو بەند و خاڵەکانی دەستوری عێراق کە دەنگی پێدراوە جێبەجێ بکرێت واتە دەبێ ئەوەی کە لە مادەی 140 داهاتووە لەسەر ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیدارەی هەرێم باشە بۆ ئەمە جێبەجێ ناکرێ ئەکرێ حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەلگای نێودەوڵەتی دادگانێ دەوڵەتەکانی لێ ئاگادار بکاتەوە کە دەستورێک دانراوە دەنگی پێدراوە جێبەجێ ناکرێت. زۆر باشە دکتۆر برندن ئێوە ئاماژەتان بە شتێکی زۆر گرنگ کرد گوتتان هەموو ئەو گرێبەستە نەوتیانەی لە هەرێم کراون دەستورین با پێی یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان ئەنجام دراون. پرسیارەکەی من ئەوەیە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت چی بکات بۆ پوچەڵکردنەوەی ئەو بڕیارەی دادگای فێدراڵی عێراقی کە سەر لەبەری دەستور و یاساکانی هەرێمی کوردستان ڕەت دەکاتەوە؟ یاسای نەوت و گاز مەبەستمە من. بەڵێ پێم وایە بێ لەسەر ڕێچکەی خۆیان بەردەوام بن واتە قسەکردن لەگەڵ کۆمپانیان نێودەوڵەتیەکان بواری نەوت و پێیان بڵێن کە بە گوێرەی یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان و عێراقیش گرێبەستەکانیان تەواوە و ئەنجومەنی دەستوری لە هەرێمی کوردستان و دەبێ ئەم بابەتە ئاگادار بێ وەک وتم دووبارەی دەکەمەوە کە دادگای فێدراڵی عێراق هیچ بنەمایەکی دەستوری و یاسایی نییە واتە چەندین جار خەڵک دەچێتە بەردەم دادگا و من پێم وایە دادگای باڵای فێدراڵی کە هەر کەسێک کە بزانێت کە یاسای دەستوری چییە و دەستور چییە و دەزانێت کە ئەم بڕیارانەی دادگای باڵا هەموو بە تەواوی سیاسین و هێرشە بۆ سەر دەستوری عێراق و پێشێلکردنی دەستوری عێراقا بۆیە دادوەر بوچەر لە بەریتانیا دەڵێ ئەو گرێبەستانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوویەتی زۆر تەواون و بڕیاریشی داوە کە پێی وایە کە ئەم گرێبەستانە زۆر تەواون و بە گوێرەی یاساکانن ئەوەی کە ناتەواوە بڕیارەکانی دادگای فێدراڵیە بۆیە ڕاوێژی من بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە ئەگەر بەم سیاسەتە بچنە پێشەوە سەرکەوتوو دەبن و بۆ عێراقیش دەڵێم ڕاوێشتان دەدەمێ ئەگەر بەم سیاسەتە خراپەتان بەردەوام بن بە ملیارەها میلیارد دۆلار زیان بە دارایی وڵاتەکەی خۆتان و کەرتی نەوتی وڵاتەکەی خۆتان دەگەێنن. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر برندن ئۆلەری پسپۆری دەستوری و مامۆستای زانکۆ لە شاری فیلادلفیا لە ویلایەتی پێنسیلڤانیا لە ئەمریکاوە لەگەڵمان بووی. گەلێک سوپاس بۆ ڕوونکردنەوەکانت ماندوومان کردی. سوپاس بۆ ئێوە خواتان لەگەڵ.